ناوەندی حەوت ڕەنگە دووهەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فۆتۆگرافی کوردستانی لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە ساز کرد. وێنەکانی من لە بابەتی فاینارتایە و سەبارەت بە کێش و گرفتەکانی ژنان لە ناو کۆمەڵگایە. بەگشتی زۆرتری کارەکانی من سەبارەت بە ژنانە. بەڕاستی پێم خۆشە ژنانی کۆمەڵگای ئێمە وەکو پیاوان بەهێز و چالاک دەرکەون و دڵخۆشی من ئەوەیە کە گەر وێنەیەگەگرم هەندێک کەس بە خۆیانە بێنەوە و بەڕاستی ئەگەر کەم و کورتیەک کۆمەلگا نسبەت بە ژنهەیەتی کەمێک کەم ببێتەوە و ژنان بتوانن کە ئەو بربەستانەی کە لە بەردەمیانایە هەندێک کەمتر ببێتەوە.